لە دوایەوەی بۆ ماوەی مانگێک شێوازی ژیان و نان خواردن و بەرنامەکانمان بە جۆرێکی تایبەت بەڕێوە چووە لە یەکەم ڕۆژی جەژنە پێویستە بەباشی ئاگامان لە خۆمان بێت. سڵاو، من دکتۆر هاوکارم، ئەمەش رۆژووزانە. چەند ڕێنمایەکی سادەتان پێڵێم بۆ ئەوەی بتوانن لە جەژن و نەورۆزە تەندروستان بپارێزن. یەکەم گەدەت ڕاهاتوە لەسەر خواردنی کەم و جەستە دەتوانێت ماوەیەکی زۆر بەبێ خواردن بمێنێتەوە. بۆیە ئەتوانی هەمان ڕێجیم پەیڕەو بکەیت و پارێزگاری لە سوودەکانی ڕۆژ و ڕەمەزان بکەیت. دووەم، لە ڕۆژانی جەژنە تا ئەتوانێت خۆت لە شەربەتی دەستکرد و خواردنەوە گازی و شیرینیەکان بە دوور بگرە. دەزانم کەمێ قورسەم بە تایبەتی بۆ جەژن، بەڵام بەرنامەیەک بۆ خۆت دابنێ. بۆ نمونە لە 24 کاتژمێردا 3 پەرداغ زیاتر شەربەت و خواردنەوە گازیەکان مەخۆرەوە. ئەمەش تەنیا بۆ ڕۆژانی جەژن نا، بۆ دواتریش پێڕەوی بکە. سێم، جەو خۆشە و ئەچیتە دەرەوە دژەخۆر بەکار بهێنە بۆ پاراستنی پێستت. ئەمە بۆ کوڕانی شەو دژەخۆر بەکار بێنە ئەگینان کە تەمەنتان چووە سەرەوە پەشیمانە بنەوە. چوارەم، پاراستنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و تێکەڵاوبوون لەگەڵ خەڵک و سەردان و میوانداری بەشێکە لە تەندروستی و پەیوەندی کۆمەڵایەتیەکانت نوێ بکەرەوە. پێنجەم، ئەگەر چووی بۆ سەیران خۆت لە گۆشتی زۆر و چەوری و خوێ بپارێزە بۆ ئەوەی دوور بیت لە نەخۆشەکانی دڵ. هەر تەندروست بن.